هەرچەندە لە هەرێمی کوردستان و حکوومەت هەرێمی کوردستان چەندین یاسای باش و بەپێی زۆربەی پسپۆڕان و لە پارێزەرانیش باسیەوەکەن کە یاسای زۆر باشمان هەیە، بەڵام ئایا وەک خۆی جێبەجێکرێت کاتێکە داوای یاسایەکە کرێ بۆی کە ببێتە یاسا بۆ کۆنتترۆلکردنی یاخود پارێزگاریکردن لە بەکارهێنانی سوۆشیال میدیا بەگشتی. بەڵام ئایا ئەم یاسا گەر جێبەجێ بکرێ خۆ جێبەجێ نەکرێت تا چەند کاریگەریە بێت لەسەر تاک تۆی تاک ئەتوانیت خۆت یاسایەک پەیڕەو بکەیت، خۆت پارێزەری هەموو هەڵسو کەوتەکانت بیت لە بەکارهێنانی و ئامێرەی لە بەردەستایە کە تەنها تۆ توانی کۆنتترۆلی بکەیت. ئەمە ئەبێتە هۆیەوەی کە تا چەند شیرازەی خێزانەکان پارێزراو بێت و کۆمەڵگاش پارێزراو بێت لە هێرشی هەر کەسێک کە لە ڕێگەی خۆیەوە بتوانێت کاریگەریەکی نەرێنی و خراپ خاتە سەر بەرامبەرەکەی و دوجاریش کۆمەلگا دووچاری هەموو ئەو مەترسیانە بێتەوە کە ئێستاتیایەتی. بۆیە هەرچەند یاساش هەبێت ئەگەر ئێمە بۆ خۆمان یاسایەک بۆ پارێزگاری لە هەموو هەڵسو کەوت و ئەو کارانە نەکەین کە ئەیکەین و ئەنجامێن لە ناو ئەو جیهانە فراوانەی کە هەیە ئەوە ناتوانین کۆنتترۆلی ئەوە بکەین. ئەمڕۆ ئێمە ئەم بابەتە گرنگی زیاتری پێین قسەی لەسەرەکەین لەگەڵ میوانێکی تایبەت کە پارێزەر سۆران جەلال قەرەنیە و قسەی زیاتر لەسەرم بابەتاکەین زانین چۆن توانرێ یاسایەک بەکاربێنرێت. سڵاو لەبێ کاک سۆران بەخێر هاتی. زۆر سپاس سڵاو لە خۆتان و لە بینەرانی کوردستان 24 و کوردستانی زۆر سپاس. زۆر سپاس. کاک سۆران ئەم کاتێکە مەیتیایە گەر ئێستا من و تۆ بابەتێک بوروژێنین کە هەندێک کاریگەری هەبێ خۆت بڵین تا ڕادەیەک جیاواز بێ لە بابەتێکی ئاسایی ڕۆژانە بابەتێک بێ کە گرنگی هەبێ لای کۆمەڵگاوە ڕاستەوخۆ بە چەندین شێوازی جۆرا و جۆرە چێتە ناو سوۆشیال میدیاوە بەبێ هیچ فلتەرێ. باشە ئەمە کاریگەریە نەرێنیەکانی چییە بێت لەسەر کۆمەڵگا لەسەر کەسانێک کە ئەیبینن کە ئەیبیستن؟ بەڵێ زۆر سپاس. تەبیعی ئەگەر هەر باس و خواسێک کە دەچێتە ناو سوۆشیال میدیا بەبێ زەڕورەت بێ بە دڵنیاییەوە تووشی کۆمەلگە تووشی گرفت دەکا. لەگەڵ ئەوەدا تازە لە راپۆرتەکان بینیمان کە چەند پارێزەرێک و چەند هاوڵاتیەک دوان لەوتەکانیان وا بەدی دەکرا لەسەر جێبەجێنەکرد هەموو دەگەڕێتەوە سەر جێبەجێنەکردنی یاساکە. لە کاتی خۆیدا کە مۆبایل یان کە تۆڕە کۆمەڵایەتیەکان و تۆڕی پەیوەندیکردن بە شێوازێکی ئەو کاتی بەس تەلەفۆنی تەل هەبوو یاسادانەری عراقی شوێنی ئەو یاسایە نەکرا بۆ ناو یاسای عراقی. بەڵام دواتر کە مفاتەحەی حدودەکان بووە دوای ساڵی 2001 ئەوانە مۆبایل پێیا بوو ئینتەرنێت پێیا بوو ئەمانە یاسادانەری کوردستان لە یاسای ژمارە 6 ساڵی 2008 یاسایەک ڕێکخرا کە لە 8 ماددە پێک دێ. ئەو ماددە یاساییانە زۆر بە جوانی دەکلێبرین کۆنتترۆلی بابەتەکانی سوۆشیال میدیا و بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندی تەلبەند و بێتەلی کردووە. بۆیە ئەگەر هاتوو لە جێبەجێکردنی یاساکە جێبەجێ بکرێتن پێم وایە زۆر بە جوانی دەتوانین سوۆشیال میدیا و زۆر بە جوانی دەتوانین ئەو کێشانێک کە بەرۆکی کۆمەڵگەی گرتووە لە ڕێگەی پەیوەندیکردنەوە کۆنتترۆل بکرێت. باشە ئەو یاسایە لە هەرێمی کوردستان تا چەند جێبەجێکرا خودت بڵین ئەگەر بە شێوەیەکی دیکە بڵین یاساکە تەواوی ئەو کێشانەی تیا چارەسەرەکرێت لە جێبەجێکردنی ئەگەر پەیوەستە بە تۆڕەکان و لە خراپ بەکارهێنانی بە دڵنیاییەوە زۆر جار هەیە لۆیە یاساکە زیاتر باسیەوە دەکەن دەڵێن یاسای دوی مۆبایل کە باسی یاسای دوی مۆبایل دەکەین لە یاسای دوی مۆبایل باسی ئەو جەریمە دەکە کە بە مۆبایل جێبەجێ دەکرێت مەثەلەن قەذف و تەشهیرە یان تەهدید و هەڕەشەیە زیاتر لە مادەی دوو جێی خۆی کردەوە ئەوانە کە ئەویش لە حەبسکردن مەثەلەن لە 24 کاتژمێر تا 5 ساڵ سزای لە بۆ دانرایە. بەڵام تەمەشا دەکەین زۆربەی ئەو جەرائیمانەی بە لە ڕێگەی مۆبایلەوە یان لە ڕێگەی سوۆشیال میدیاوە دەکرێتن لەبەرەوەی مادەی چاری یاساکە جێبەجێ ناکرێت کە باس لەوە دەکاتن نابێ هیچ یەک لە کۆمپانیاکانی فرۆشتنی سیمکارت جا سیمکارتەکە مەثەلەن فەرق لەوەدانە ئایا سیمکارتێکی پەیوەندیکردنە وەکو کۆڕەک تەلیکۆم وەکو ئاسیاسێڵ وەکو زین یان وەکو مەثەلەن فاستلینگ و تیشکنێت و ئەمانێکە لە بواری ئینتەرنێتەوە کار دەکەن.
لێ ئەگەر ئەوانە لە بیدایەتدا ئەو کۆمپانیا گەورە کۆمپانیان یاساکەیان چوارەوە ناگرێتەوە جێبەجێ ناکەن جێبەجێ ناکرێت هۆ کارەکەی خۆی دەبوو لە بیدایەتی ئەو بابەتە هیچ سیم کارتێک و هیچ فرۆشتنی خەتێکی ئینتەرنێت بەبێ زانیاری شخصی بە کەڕیار نەدرابە وەکو لە هەموو وڵاتانی تر بینیمانە ئێستامە کە میوانین دەڕۆینە بەسیترین شوێن کە دەڕۆین بۆ تورکیا بڵم بۆ نام تەمەشا دەکەین هەتا کۆپی پاسپۆرتەکە لێوەرنەگری ئینفۆرمێشنەکە لێوەنەی کە تۆچی لێرە میێوانی ئیقامەتە یان لە کام هۆتێلدا دەنیشی سیمکارتەکەت پێ نادات بەڵام کۆمپانیاکان ئەویان لەسە جێبەجێ نەکراو کە دەبینین لە بازار ئەو سیمکارتانە بە کۆمە لە ئێستادا تا حدێک باشترە تا حدێک کۆنتڕۆلکراوە بەڵام هەر بە پێی پێویست نییە لەبەرو هەر کەسێک دەیەوێت لە وڵاتی مەتای ئێستاکەش جەریمەک ئەنجام بدا زۆر بە ئاسانی جەریمەکە ئەنجام دەدا لەگەڵ ئەوەشدا خۆ تەمەشا دەکەین دزیکردنێک مەثەرەن یان قەتلکردنێک بە موبایل ناکرێت ئەوەی کە بە موبایل دەکرێت یان ئیستفزازکردنە یان قەذف و تەشهیرە یان هەڕەشەکردنە کە مادەی جیاشی لێ نابتەوە ئەو کاتە لەبەرەوەی زۆر پێیچ هەیە دادەندێ بە فەیکی بۆ نمونە بە کابرا فەیسبووکێک دادەنێ دە شخصەک فەیسبووک دادنێ ئەوەی کەمە بەستێتی پێی دەکەوت دواتر ڕەشی دەکاتەوە سیم کارتێک دەکڕی بە 5,000 یان 2,000 ئیشەکەی خۆی ئەوەی کەمە بەستێتی پێی دەکات مەرامەکەی جێبەجێ دەبێ و فڕیت دەدات باش ئەم کێشانە بێگومان ئەگەر لە وڵاتانی پێشکەوتوش کۆنتترۆڵی تەواوی سیمکارد یاخود هێڵەکانی ئینتەرنێت کرابە بەڵام ئەم کێشانە هەر هەیە هەڵبەت لەوێژ تونند و تیژی بەرامبەر ئافرەتان بەرامبەر هەر چین و توێژێک بێ هەیە ئەگەر لە ڕێی تۆر کۆمەڵاتیەکانەوە بێ کاتەوان چۆن مامەڵی لەگەڵاکەن لە کاتێکا تووەڵی ئەوان کۆنتترۆل کراویشە توانن پێم وایە بێ زانیاری وەرنەگیرێت بەڵێ پێم وایە باز لە تونند و تیژیەکە مەثەلەن باسێکی جیایە لەگەڵ ئەوەی کە بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتەکان ئەوەندەی ئەمن ئاگادار بم و زانیاریم کۆکرد بێتەوە لە وڵاتانی دەرەوە بەو شێوازەیە نییە بەو شێوازەیە نەکراوە کە مەثەلەن ئەو جەریمانێک کە لێرە ڕوو دەدەن لە ئێستادا هەڕەشەکردنێ وێنەیەکی گرتووە وێنەیەکی بۆ نردو ئەوانە هەموو بە جەریمەی موبایل لێرکوانە دەکەن لەبەر چیش لەبەرەوەی لێرە مەثەلەن یان لە هەر وڵاتێکی تریش دۆزینەوەی ئەو شخصانێک کە لە ڕێگەی مۆبایلەوە لە ڕێگەی تەلبەندەوە جەریمەیەک ئەنجام دەدەن ئاسان نییە دەست پێگەیشتنیە کۆنتترۆلکردنیان ئاسان نییە باشە ئەمە لە ڕووە یاسایەکەیەوە کە یاسایەکەیە بەڵام لە جێبەجێکردنیە کێشە هەیە باشە ئەگەر باسێکیەوە بکەین لە ڕۆ کۆمەڵایەتیەکەیەوە تا چەند بۆتە هۆکارێکی گەورە بەداخەوە ئامارەکان شایەتی ئەوەن هەم بۆ لێک هەڵوەشانەوەی خێزانەکان و هەم بۆ کێشە خێزانیەکان و تاگاتە کۆمەڵایەتی کۆمەڵگەش بە گشتی بەڵێ ئەگەر بە سمپڵ هەر نسبەیەکی تەلاق وەربگرین ئێستادا دەکرێت برین ئەگەر 1970 وەکو سمپلەک وەندەین دەکرێت برین 150 بەشێک لە سۆشیال میدیا سەبەبە لەوەی کە بەکارهێنانەکەیەتی جایان گەنجێک هەڕەشە پێ لە ئافرەتێک دەکا یان پیاوێک هەڕەشە پێ لە مثلەن خانەوادەیەک دەکاتن بەو شێوەیە وە دەکا دائیمەن قوربانیەکانیش چێن زیاتر لە خانەوادەیەک و دوو خانەوادە هەر ئێستاش بینیمان لە ڕاپۆرتەکە یەک لە پارێزەرە بە ڕێزەکان ئاماژەی پێکرد زیاتر لە دوو خانەوادە و سێ خانەوادە پێی دەبنە قوربانی باشە کاک سۆران پێت وایە کە ئەو یاسایە ئەگەر جێبەجێ بکرێت تەواوە بۆ ئەوەی کە کەسانێک دووچاری کێشەیەکە بنەوە یاخود ئەو کەسەی کە هەستاوە بە دروستکردنی مەترسیەکە یاخود هێرشەکەی کردوت سەرەوە لە ڕێگەی بە خراپ بەکارهێنانیەوە سزاکەی کە بووی دانراوە لەو یاسایە بەسە بۆی کە دووبارەی نەکاتەوە بەڵێ پێم وایە ئەو یاسایانی لە وڵاتی ما هەم لە ئەوەی کە پابندە لەگەڵ عێراق و هەم ئەوانەیە کە هەموار کراونەتەوە یان بە نوێ دانراون لە کوردستان پێم وایە یاسای زۆر تند و تۆڵ و تۆکمەن یاسای زۆر جوانن بەڵام بەداخەوە لە ڕووی تەنفیزکردنەوە یاسایەکان دەکوژێن بەڕاستی لە باتی یعنی لە جیاتی ئەوەی کە تۆمەتبار بە سزاکەی خۆی بگاتن یاساکان زیاتر سزا دەدرێن لەبەرەوەی تەنفیز ناکرێن ئەگەر بێت و ئەو کەسانێک کە تۆمەتەکان لەسەر ساغ دەبتەوە یەک لەو سزایانی مەثەلەن پێبژاردنیشی تێدایە لەبەرەوەی زۆربەی یاساکە غەرامەشی تێدایە و حەبسیشی تێدایە کە مەثەلەن لە 24 کاژی بەر ئاماژان پێکرد تا دەگاتە 5 ساڵ ئەگەر تۆمەتباران لەوانە بگەنە سزایەکی قورسی 2 ساڵ و 3 ساڵە باوەڕ دەکەم لەگەڵ توندکردنی هەر سزایەک دائیمەن تاوان کەمتر دەبتەوە باشە
ئێوە لایانی پارێزەرانن، ئێوە لایانی یاسان بۆچی جێبەجێ ناکرێت یاخود بۆ مرونە هەیە لە ئەو یاسایە کە جێبەجێ نەکرێوەکو خۆی بۆ سزاکان کەمەکرێتەوە کە لە کاتێکە ئێوە پارێزەرانن و مافپەروەرانن بۆچی ئەمە ئاکرێت؟ بەڵێ خۆی هەرکە باسم کرد ئێمە کە باس دەکەین لەو هەشت مادەیە زیاتر دەڵێن دوی مۆبایل دوی مۆبایل بەقوترین ئەنجامدانی تاوانەکان لەو ڕێگەیەوە گەیشتن بە تۆمەتبار ئاسان نییە لە بابەتی پەیوەندی ئەلکترۆنیەکان و پەیوەندێک وازراوەکان لەبەر ئەوەیە دادوێرە بەڕێزەکانیش ناتوانن بە هەمان شێوە ئەو سزایە تونند و تۆڵە جێبەجێ بکەن لەبەرەوەی مبرر هەیە مثلەن تۆمەتەکە دیار دەکرێت کە تەوجیه دەکرێتن بەڵام تۆشتەکە ئەو شخصێک کە تۆمەتەکەی لەو تەوجیه دەکرێت دەڵێ من نەبوویمە یعنی تا کۆتایی کێسەکە لە مەرحەلەی تحقیقکردندایە نکۆڵی دەکاتن کە من نیم مثلا دەرم من نیم لەبەرچی لەبەرەوەی پیجێکی فیک بەکاردێنێ یان ئەکاونتێکی فیک بەکاردێنێ یان سیمکارتێکی کەواتە ڕێگە چارە چیە بۆ ئەو؟ ڕێگە چارە دەکرێت زیاتر ئیش لەسەر ئەوە بکەن هەرکە باسم کرد خاڵی چوارەم یاسای مادەی چوارەم جێبەجێ بکرێتن تونند و تۆڵکردنی ئەو سیمکارتانی کە لە بازار هەن نەهێڵرێن کۆمپانیایەکان حکوومەت ئیلزامیان بکاتن بەوەی کە هیچ سیمکارتێک و هیچ هێڵێکی ئینتەرنێتی نەفرۆشتێتە هیچ کەسێک بەو شێوەیە دەکرێت کۆنتترۆل بکرێت تا ڕادەیەک باشە ئێوە وەکو یاسا وەکو پارێزەران چیتان کردو بۆی کە لایانی پەیوەندیدار بۆ نمونە هیچ هەمان یەکتان هەیە لەگەڵ وەزارەتی ڕۆشنبیری بۆی کە بتوانن بە هەرچ ڕێگەیەک بێت ئەگەر بە تەواویش نەبێت بە شێوەیەکی دیاریکراویش بێت هەندێک لەو پەیجانە هەندێک لەو ئەکاونتە شخصیانش بێت کۆنتترۆل بکرێت هیچ کۆنتاکتێکی واتان کردووە یاخود پلانێکتان پێیاون؟ بەڵێ هەم ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی هەم چالاکوانان کە خۆشمان جزئێکین لەو بەشە هەم پارێزەران و یاساناسان مەثەلەن زۆر جار بزات لەگەڵ وەزارەتی مواصلات وەزارەتی گواستنەوە زیاتر مهتەمن بەو بابەتە و لەگەڵ وەزارەتی ڕۆشنبیری زۆر جار سیمینار و کۆڕ بەستراوە لەو بابەتە بەڵام تەمەشا دەکەین دەرەنجامێکی باشی نەبووە بۆیە چالاکوانان و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی پێم وایە دەبێ بەردەوام بن ئەم فشارە چڕ بکرێتەوە بۆ ئەوەی لێکەوتەی باشی هەبی. کاک سۆران زۆر خۆشحاڵ بووین سپاس بۆ زانیاریەکانت بە هیوایین کە هەرێمی کوردستانیش لەو ئاستا بە ئێوەی پارێزەران کاری جدیتر و باشتر بکەن تا کەس نەتوانێت ئەو تۆڕە کۆمەڵاتیانە بە خراپ بەکار بێنێت. هیوادارین بابێت دەستا زۆر سپاس بەوەش.